خەڵکی لە توخوا بیکەن لە ڕای ئەو خوا ئێمە سوالکردنین بەخوا و کچە باوکی نییە بەخوا نەمناردە مەکتەب دایکە ببرێ دەی توخوا دەی خەڵکی لە بیکەن لە ڕای خوا بە قوربانێ بم کاکەی نە توخوای زۆرترم بەرێ خوا زۆرتر بە قوربانی ئەو جوانێ خوای گەورە دەستگرێ باڵتەوە بە قوربانێ بم ئەنە لە زۆری بێ مامەشی لابم خوایە توخوایە بە سوالکردی بەخوا بە قوربانێ بم ئەی بۆ ساقە بم خوا ڕەحمە پێ بکا کاکەی گیان خوای گەورە لە بەڵاو موسیبەتی دنیا بە دووری گرێنەوەڵی گیان قوربانێ توخوا خەڵکینە خێرە توخوا خوای قوربانێ بم خوای ڕێیا خوا بەقاتی ئەو کچەم ناخۆمتەوە ئەی بۆ نایخۆی باوکەگیان ئەی چییە خۆیت؟ دەسێژە ماس حەزم لێ نییە ئای؟ ئەی باوکەگیان ئەوەی هەیە نییە لەو ماڵەیە بەس ماستە لەگەڵ یەک پارچە کوێری دوێنێ کچە جوانەکەم دوێنێ خێوێکم بینی؟ چ خێوێک خوا بە خێری بگێڕێ دەرگای سەلاجەم کردەوە سێرەکەم یەک مەڕی ماشی تایە کرا و جوان یەکسەر دەستم برد بۆ ماینچەکەی ماینچە کەمانچە؟ نەبا بە کچەکەم کەمانچە چێکە لە ناو مەڕە ماینچە زۆر بەرەزان خوا بە خێری بگێڕی خەڵکی مەڕوشتە خوا توشتی سوورۆگرۆ ئەیمەش ماست خوا شکرم بە بەشەی یا ڕەبی ماڵەکە گوڵزار خان فەرموو گوڵزار خان سەلام عەلەیک عەلەیکم السەلام یاخوا بەخێر چۆنی مام ساڵح بەخێر بێ کچە جوانەکەم ئەو کچەکەم بۆ هێنایتەوە ئەوە بۆ گری کچی من هیچ نییە ئاخر دە گوڵزار خان تیکەی نانەبایەتی دوێنێکی فەلافلی یاوەتێ تۆ خۆ پیزا و خواردۆ فەلافلی بە کچەکەی من تانەوێر ئەوەیە ناتانەوێر ئەوەیە هاوەش بگرە دەستێ خۆش بێت ئەوە تا بەیانیش ئەیبیوەنە بەیانی شەی بەم باش سەعات 8 حازر بێ حازرە بەسەر چاو دەیخوا حافیز دەیخوا حافیز بێت کچە جوانەکەم قوربانێ بم خوا باوکەی تێ بە خوشکەکەم لەگەڵەوە ئیش نەکات خڕۆڵە چی بکەین حەزم بە سۆڵیە حەزەکەم بخوێن و خوێندنەکە سەکەوتومەکە بە قوربانی دڵم ئاخر خوێنم پارەی ئەوێ کچی من ئەخە دە باوکەگیان من خۆم ئیشەکەم هەموو پارێ دەرەکەمەوە بەس بە ئیتت خۆ خوشکەکەم سوال نەکات کچە جوانەکەم ئاخر تۆ لە من دوو بوشتەی دوو ڕۆژەکەی تو سێ ڕۆژ دەردەکەن بۆ ماڵ ئێستا نازانم تۆ لە ئیشە یا دەرکراوی نەخێر باوکیان ئێستا ئیشەکەم ئیشێکی تریشەکەم بەس بە خوشکەکەم سوالکەری نەکات من ئیتر سوال ناکەم حەزم بە خوێندنی سەرکەوتومەکە قوربانی دڵم دەچی بکەم پارەمان نییە ڕۆڵ خۆ دەزانی باوکە نەخۆشە مانگی بای 300 هزار بەزێن بە عیلاج و دەرمان ئەوە تا لەم کورە سەگەیان مانگی بە 200 هزار ئەیدی ئەوە دەبێ وەڵی نازم چۆن بژین بە قوربان هەلو ملازم بروسک باشی شکر دەستان خۆش بێ هەواڵم پێگەشتووە کە شارتان پا کردوێتەوە لەو سوالکەرانە لەشتان ساغ بێ ئەزانم بیکەنەوە بە شارەکەی ساڵات بەس یەک شتم بۆ بکەن مەحاوەلە بکەن ئەو مافیانە بگرن کە تیجارەت بەو مناڵانە واکەن دەستان خۆش بێ خوا حافیز هاوڕێیان ئەوە ئەو دوو نەفەرن ئێوە بە دوایەکەن بەڵام کارێک مەکەن بازە پێم بڵێ ئیشوکاری ئەمڕۆ چۆن هەر زۆر باش بوو لە هەموو ڕۆژەکانی تر باشتر بوو ئەی ئافرین دەستان خۆش بێ جەبزانم بە تەمای چیت من بە تەمام بچم بۆ تورکیا ئیشەڵڵا ڤێلایەکی گەورەی زۆر کیبار بکڕم کلەکەشێم بە جەناب بە خۆت ئیتر پێویست ناکەم شتە ئۆتێلم بتێنەوە ئیسراحەتی تیا بکە دەست خۆش بەڕاستی من نازانم چۆن سوپاسی تۆ بکەم من بەو شەهادەیەوە باوەڕ بکە موچەکەم ناگاتە نێو ماڵەکە تەواو بێ بەڵام لەوتی تۆم ناسیوە زۆر باشە ئێستا سوپاس دەکەم شادشە هەیە بەڵێ ئەی ئافرین بەو مناسبەیەوە سنتەرێکی جوانکاریشی بۆ دانێم بۆ سەرپەرشتی بکە پۆلیس
بس مانيش متأكدة أنا ناسم وشيا هەلو ملازم بروسک باشی ئەزانم هەواڵی خۆشی پێیە سعد و نەخشینشمان دەستگیر کرد. دەستان خۆش بێ و بە پەلە بگەڕێرەوە بۆ دایرە ئێوە شایەن ئێوەن خەڵات وەرگرن بەسەر چاوای سا خۆش مەگەڕێمەوە. دادێکیان 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 منە شتێکم لێ بکڕا. یاسین یاسین چێژ هەسە سیرکە هەستا چی بووە؟ کچی ئەمە تۆ چیەکەی لێرە؟ لەسەر جادەکان نا دەریان کردوین هاتوینەتە ناو ماڵەکان. جا کچمە ببیتە ماڵی ئێمەوە ئەی تۆ کە سوکاری نییە لەگەڵ چێژیت؟ نەدایکم ماوە نە باوکم ماوە. ئەی لەگەڵ چێژی کچم؟ هەر خوشکەکەم لەگەڵ خوشکەکەمەژ. ئەی کوا خوشکەکە و؟ خاڵی جان بنە شتێک نێشی. هەی تۆ نەو هەمویانمان گرتوون و فەقیرانی سەر جادەکان. کورە وەڵڵی ژنەکە نەمان هێشتووە یعنی سجن نایگری ئەمەی لێیە. دەستە هەسە پیاوکە باشتە خێریان بەدەستە. وەرە ڕۆڵە وەرە 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 وەرن دێ وەرن. وەرە ڕۆڵە وەرە وەرە وەڵڵاهی نازانم ئەمە چی بۆ ئەمانە لەکوێوە هاتوون لێرە؟ ئەرە دەبەسە خۆ ئەلوەکە نیوە چییە؟ ئەمە هی ئەوانەی لای ترافیکەکەن هاتوون بووێرە ئەڵەم ژنەکە شتێ بە مێشکمان هاتووە بۆ ئێمە نەچینە سەر جادە و ئەمان بێنە ناو ماڵەکانەوە. بێ لەمە داوای لێ بکەین سوالکەری سەر جادەکان کە بێزاریان کردوین بێنە ناو ماڵەکانەوە ئێمە ماڵەکانیان بۆ چۆڵەکەین نوچینە سەر جادەکان بڕۆ با بڕێ بڕۆ ئەلە ئەڵمازگیان چوون بۆ ماڵە تازەکە وەی چیشتی جوانی بۆ هاتووە ئەنجە گوێ بگرە جلی مارکەم کڕی گران ئەی باشە چۆن کاری بەسەر چا خۆم پێڵێم. حافیز خواحافیز زێ خوا لەگەڵ خواحافیزی. یا ئەڵڵا یا ئەڵڵا خێر بوەگری چییە ژنەکە؟ چۆن ناگریم کە دایکە مردووە؟ بە قوربانی بی ئەی بوەگری؟ ئاوازخان چی ئاوازخان کوڕەکەی سیار لێەوە؟ وی قەزا بەڵادور ئەی چی بوو ئاوازخان؟ قەسالەکەی ماڵی ئاوازخان ناشە کەوتوێتە حەوزی غەسالەکە و خنکابێ؟ نا نا ئەی کارەمان ڕەپی کردووە؟ نا ئەی چیەتی؟ ماڵی ئاوازخان 15 کیلۆی من 14 کیلۆیە. ئۆ وەڵا حەیامانە چێ سامن بیرم لەوە نەکردەوە. غەسالەیەک کیلوێ لەوەی ئێمە زیاتر بێ وەڵا عالەمەکە تەپڵ و زوڕامان بۆ لێیە بەخوا بێم گەڕەکە چۆکەین هەر ئابرومانە چێ بچینە دەرەوە. ئەوە چێگاڵتە پێکەی؟ ئەوڵا قەشمەری شێ پێەکەم ئاخر کیلۆیەک چیە ژنێکە؟ لە شخصیتم کەمە بێتەوە لە گەڕەکە. یعنی بە کیلۆیەک شخصیتێک کەمە بێتەوە؟ شێتێکەتم بە قورعە دەلاتوە دوومرێ. ئەوە چییە؟ ئەها چاول لێ سەیریکە ئەوە وەختە کچەکەوێتەوە ها؟ ئەولا سەیری باوکی ناکە سەیری کردەوەکانی دەکا. وەڵێ چیتە چەتی و؟ هیچم نییە بەس بۆ خەری کاتەقە بۆ؟ دیسان سیارەکە فیت پۆمپی سووتە. چای چێکەینەوە کچمەوە خەفەتی بۆ چییە؟ چۆن خەفەتی بۆچی هەموو ڕەفیقەکانم سیارەکانم بای سێ دەفتەرە تەنها ئەوەی من بای دەفتەر و نیوەکە. کەچی من مەسەلە دەفتەر و مەفتەر نییە بانزینەکە هەیە باش هەیە خراپ. بەقتی لە دایکیە چێ ڕەشە بەختی. بەڵێ بەڵێ سێ ئەم لوشکەم جووتە. ئێ مشکلەی سیارەکەیتی بۆی حەلەکەمەرەوەیە؟ نەخێ مشکلم بەس سیارەکە نییە ئەی چیترە؟ مشکلم تەخەڕوجەکەشمە. ئەوە چییە؟ هەموو ڕەفیقەکانم بە تایبەت ترێ ساڵونەکەی بای $300 بوو من نەبێت تەنها بای $150 بوو. کچەکەم تۆ خۆ جوانی بە شەرەفم ئەو کچەی باسی ئەەکەی بە 50 گەڵا جوان نابێ وەڵاهی بیەوە تەجمیلکە ئەبێ سلفەی بۆ بکات لە حکومەتی هەرێمەوە. دەدانیشت وەڵە ئێوە تووشی غڕور نەگینە لە چیتان کەمە؟ خۆ جوانی لەی گوڵە کچەکەم شاسی لە دایکیە چێ. بەڵێ 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 منی 14 کیلۆی مێغەسالە. خوا چۆن تۆشی ئەم مشکلەیە بووین ئەمە چی بوو؟ چییە کوڕم چییە؟ بمشارنەوە بۆ چی بۆ ڕۆڵە؟ ئەو چێکی تۆ؟
ئەیکەم بەسترێک بۆ سناب وەرە تەسە وەختی سنابە من لە تۆ بەس تۆ بمشارەوە چی بۆ کوڕم چی کردووە تۆ هیچ ماڵێ بەس بمشارەوە تۆ سێمە ناکەی حەولەوەلا بمشارنەوە قسە مەکەن لە پێم وشارەوە باوانشە چی کردووە کوڕم دزی نەکرد وەرە دزی چی وەرە نەکەی بەس بمشارەوە باوەی باشە چی کردو تێم بگەێنە ئێستا بەس جان خوایەک جان بمشارەوە بێ لەگوێ بوو شەرمەوە سلام علیکم علیکم السلام ئەم گزگلە هیچیە تو شەرف من گەزگلم ها لە هەمووتان درێژترم کورە تۆ ناڵێمەوەی تەنیشتی ئەڵێم بەڵێ کوڕی منە چی کردووە هی تۆیە علی نیعمان بەڵێ گەورم نعمان ئەری کاکە کەی وەختی نیعمان و نوعمانە بەساقە بێمە مهمە هەیە و هاتوون ئامڕقەبزەوە تۆ باشە دەردووە ئەمەتی وەی تۆ کەتنی کردووە چی کردو نابێ بزانم جا چی نەکردووە کابرایەکی داما و خانەنشین سێ تەبەق هێلگەی وەرگرتووە خۆی لێ هەر هێلکەی و بەلایە کاڕێ گەورم ها سناپەکەوە لای بە کچێ لای بە سناپە ئەی بۆ ئەکتیڤی سناپەکەم دەوێت کرێمە پیاوی حکومەتی چۆنە بێ لە سناپ دەچی لای بە ڕاستەکە ئەها چاوە لێژ نەکە ئەڵێم ئەوەنە غرور مەبن ئەهاتیمان بەسەر هاو قوڕکرا بەسەربانە ئەی هەر تۆ نەبوویوتێ کوڕەکەم تاقانێداری بێناز نەبێتی ئیشە بۆ یەکەم ئەی هەر تۆ نەبووی کە ئاچوونە ڕێستۆرانتەکان سناپتە کردووە و بڵاو دەکرێت با ڕەفیقەکانم دڵی بتەقێ تۆ نەبووی کە حەزی لە من کرد وتی باو شەرتا و هێنم داوای هەرچیە بکەی بۆ دەکەم ئێو کاتە کەرم دوو لە ڕووی جەنابتە ئەر تۆ نەبووی ئەتۆ دوێنەی مەزرعەکە بڵاو کەرەوە بۆ ئەوەی پێمان بڵێن ئێوە شا بە سەبان نازانن ڕاست دەکات ئەی هەر تۆ نەبووی ئەو پۆز لێن بەسەر ڕەفیقەکانتانە ئەی هەر جەنابێ نەبووی لە دایرەکانە پارە و پولی خەڵکی خوار بۆیە حاڵی عیلەکە و ئاوا جوانە وەڵڵاهی خۆی هەر خۆم خۆی ئەمە خۆم بووم من خۆم بووم کەواتە عەریف نیعمان بەڵێ گەورم بۆم بگرە نایە. ئەوەت یۆ بە شانتا بی بەدەی بەسەر چاوەڕە. یاڵا نایە. بگرە وەرە. نایم نییە دەی بیبە یاڵا بڕە دی بڕە با پیشگا خوا لەم نەفسێنێت ئەمرن نەمێنێت ئەها ئەمەش ئیشی غروری ئێوە بلا 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 ئەو چیەکی لەو ژێرە کوڕ وەڵی جانتای جلی باوکم هەیە کراسی شتیا زۆر جوانە بۆ من مزانم دەری جانتا لەوێ ئەی بۆ خەشە وەرە واز لەو بێنە کۆترە تۆزی لە حەمشە ئەمە چیە لە حەمشەکە دۆزیمەوە باشە بە چۆنەوە دەرگایت بێتە ژوورەوە کۆتر لە حەمشە بێتە ژوور ئەی چوزانم لە سەربانە فڕێ کۆتراوە ئاوە لە ئاسمان کوڕە بلە مەزە کوڕە بلە مەزاجی لە کوڕە ئەڵقەیە کوڕە بە زۆر گران دیارە هەتی هەستیەوە مارە کراوە کۆتر ماراکرێ ئێوە پێ چێ کوڕەکەی وات لەو گەمژایە تێدێنی کۆتر ماراکرێەوەی سیباقات مسابقات چۆن یعنی ئێستا ماوەی پێ سیستە کۆترێکیانە بەس ڕافرانە بوو ئێ 2 سعات و نیوی نەبراتەوە سلێمانی پێش خاوەنەکەی ئەی لەو درۆیە ئەزانی ئەو کۆترە زۆر سوودی لە تۆ زیاترە بەچی ئازانی ئەو ڕۆژە 2000 دا بەتوتم بای 1000 سەمون بێنەوە بای 1000 هێلکە بێنە هاتی تەوتت چی اینجا وەڵی سەش 2000ەکەمی تۆ نازم کامی کامیانە کورە بەلە هەستە کورە خاوەنەکەی هات ها بیرە سێکە ئەمە بەرە خواردنەکەش حازر کە بۆ نیوەڕۆ چکە پەیام لە ماڵ نییە لە زەمیانە هەتی بۆسە ناشێک باشیە بێ واکۆ کورە خاوەن یعنی بەخێوی کردووە لە کولان هەست یاخوا بەخێر ڕێ خاڵ سپاس هەستی جان بوو برە پێش خەیناک بڕە دەی فەرموو فەرموو یاخوا بەخێر تۆ سپاس دەستەکان خۆش دەست خۆش بێ بوو برە خواش دانیشتم خاڵ خەینە بەساقم تۆ چۆنی حواڵێ وانم سوپاس خێرم شەوەشی ئەخوا هەستی جان چی بکەم کۆترێکم لێون بووە خەریکە سوێمە بێتەوە بووی کۆترەکەشم زۆر گران بەهایە باوەڕە بە بای 3000 دلار خەڵە عەباس ئەلا عەبوسی ئەلا ڕەحات چواری قوربان دڵی دڵ چۆنە بۆ دیاری وەرە هەلو چەمە بکە گاڵ ڕەبوو یە بوو چی بێ وەزع چۆنە بەخوا باشی سلامت بیاخوا تۆ چۆنی گۆڕاوی گۆڕاو حەبێت باید بۆ دنیا هەروایە یەک پرسیاری لەکەم بەێ لە خزمەت نازم حەلاقانمانیان کردووە لا هەلاق بۆ ئەی نازانەوە سەر ئەو حەلاقی دەست ناگە سەر خوشە و چاکەی ئێ بە قوربان ئێستا مۆجیلە بەس وەڵای لەگەر ڕێز و حرمەت ماقسەیەکەم عاجزمە بە یەک دانێک هات یەک تۆشەوەی باجی عاسی دراوسەیمانە بۆ دێرە کوتب بۆ تێ وازدەوە بێن کوری جۆمەر بلێ تۆ وازدەوە بێن ئێ وەزع چۆنە وەڵا باشە دروستی وەڵا شکر باش ئەوە خێرە چۆن ڕێکۆتو دەمناوە بەخوا بەهەسیم گوت کۆترێکم لێون بووە یعنی خەریکە ئاگرم تێبەرێ بێ بۆی بەخوا زۆر گێرانم بۆی ڕاستەکە تۆ بڕۆ مطبەخ درەنگە ئەمە کۆترەوە مهمەوە نەگران بەهاتەوە ئەم شەوەشی بەخوا زۆر مهمم بای 30,000 دلارە 300 دلار 30 وەرەقە 30 وەرەقە 30 وەرەقە ئەوەی بۆم دۆزێتەوە 1000 دلاری ئێمە ئەمە ڕاستە 1000 دلار هەدیە ئەجاوە کۆترەکە
كاكا بلك جان برو خارني أمادك هتا بيام لير الناس كوسا توزقي تريدتوا منو خال عباسيش بلاني دوزني كوترك عفري خال عباس أصحابهم دولو قول روح قربانه كاكا عباس قول دول زعلت انت خالك جان نعم تايا خالك جان أجل قوموا بلا حتى بينجي بياني سربان بس سربان نقرن كوترك بدو قرباني روازات ولا قرباني خم النبي هيك بطيب اخونا خم النبي هدي كشمل بريخو والله ممنون باش بقرباني انا نبي خملو اقد وزيت انا تليفون بو بس قرباني انا قام قد ما اكون انا حالك اكونك نسيما خال عباسي كوتر عيبني قرباني قرباني ضلكم بخير يا اخو خالك تليفون يركب خال عباس $1000 زين تفهم بدون ما طوري بيقرا دعني كي بعيان بيقرا دعني كي بشرح خالك جان قربان ابن خالك جان دنقو باس تونا خالك جان اول يورو دعواتي امي نا بابا عزيتي تشتوانيا نا اشتوان ابي بالاخوانك زور خوشي لنا اوتي خاله عبازني قام دبي لنا ادم وورا سوربرايز كي زور تابتش مان بوتي إسا تو إسراحت كي مش إسراحت كي إيه دورة كاكا دورة طا ده باشا خالق جاي شعرتك موسى بلانجر موسى جارك ده باشا بقربة دي خوافيز اشترتيبو بطل كم لبادم دكانك بخوات بيسي بقى عزيتنا كل بيا قسابة بو عزيت عنجر أنا عزيزي خال عباس قرباني بكره خو من ميوانا من بقول راي شام دستان خوش بيا اخوان بونا رقم في كل بيمبل وده شيء راسين أنا كم خواهر نبي اللي عندي بيام لي رينيو طاو دست خوش بيا زور جوان لنا أي بيني عفيت بيا خالد دولية قربان ما قربان أنا شو قرش يا كي من راح عمودة بشميرم عمود ولا مارو بو يسنيا لا يبون مال بولام في كتر كنو أناكم خالد يا مجان فاضل سمع تمرة سوى عليك خد معي واحد يخد كذا كم معي ويقوت ركع ايه بس الشعب كلها عارفين سوى واحد يقوم منهم ده صاصة قسيكم كل يكسب بدون السر يا كشين ها هل بوش من هنا ده سكولة دور باشا ده قلت لكم قرار ما نبو واحد وابو بلا يا برو كنت ركع بينه بعض $100 قبل قلت شو اولي هنا ما أو دوزي ما هو ده شو قالوا قلت لك ايوه اولي بدنا نتعلم شو قالوا هو ده اما قلت لك منها أيوة تعال شو رانك يني وبالك يوالك توي خدا اوكي يعني سر بري رمجة كولا شو سر بري كولا سي ورا خبيا وشو سر بري يا بلال شو سر بري خيالي يا رجال السلامة هاتوا خيالي شو سر خيالي شو سر بري شو سر بري راسك أبو تلفون بري قدر باكو كم تلفون بري كعبس ولا خذ كعبس الو اشتواكي كعزمان انا بدي اخر انا جبر الله كذا لكم انا كنت ابغى سي ورا كسر بري لا شوي بولاو هاي سي بولاو شوي كعبس ولا خذ خيالي بيخدمت وز باوكا زهري باوكا دردي باوكا أنا چی دەوێ؟ چی دەوێ؟ پرسیارە مێوتمەوە بۆ چۆنە چۆکە کاشیە ژمێری چی؟ نا خەبری ئاژدایی خۆمە بژێرم باشە ئەمرتان نەمێنێ خوا لە منتان پسێنێ چاکیشکۆ باوکە باشە ئەدەبسس هەموو مەسڵایبەکە تۆی هەموو مەشاکلەکانی تۆی جێژ و وێژ ئاخر معقولە من عەباسە لە ڕوو نایە ئەسڵەن مەرحەباییشی بکەم لەو بازارەتێکی بەرز کردبووانێ کۆتەکەی سەبڕاوە سی وەرەقەم پێیاوە ئەخی جوۆرەکە تۆ ئەگە جوۆرەکە نەبیت سی وەرەقی بە کۆترێک سی وەرەقە کێش سەری بڵێ کێش ئەمرتان نەمێنێ ئاخر تۆزی ویژدانتان تەبەزەیتان بەم نابێتەوە سی وەرەقە بێ بە مریشکی ئومەهات لێرە ریزیکەی هەتاکو قەڵەقتیەکەی بە شەرەفم 70 ساڵ بەس مریشکی سوورە گراوە خۆ یەگوناتانەگە بڵە ئەدەبسزینە ئەوەی چی بۆ یەڵە سەر لە ڕاجیر و پیکابێکی دەوە دەرگا باوکە بۆ پیکابەکە بیم گۆردوانێت سەمونی تیا دایگرە لەگەڵمە
ئەی لە شتدا ڕزێ خۆ ناتوانێ عەلاقەیە سەمونە بێنی هەش سەمون چییە؟ نانە باوکە هەش سەمون نییە 1000 سەمون مێنەوە ها؟ 1000 کوڕم من 1000 مای دێتم ڕووبایی 1000 بێنە وڵا باوکە داوێ بردەکەم بە قورعان بە 1000 سەمون تێگەیشت یعنی 1000 سەمون هێناوە؟ وڵا مای چەند بوو؟ 10000 ئەی باوکەڕۆ ئەی هاوار کولاکن هەشتا ئەخر ڕۆڵە 1000 سەمون بەچێ ئەخورێ کوڕم بۆ ئێمە مانگای ڕۆڵە ئەی هاوار و ڕەقە بێش نانە باوکە جا حلم لە ڕۆژی هەش سەمون خۆی بە حەمەڵ تەواو بێت ئەوە ڕەقیش بێتیان نانە طبیعیە تا نەمەنێ بۆ خاتری پێخەمەر یەک جاریکە بتان بینم لەگەڵەوە عەباسە 1000 جور شەقتان بۆ تەواوەکەم نانە تەواوی کرد من هەر ڕقم لێتی بەخوا دوێنێ هاتمەوە سۆندەیەکی پێ بوو بەردرگایە شتەوانێ ئەوە نەبوو ڕێواتە درێژەکانم کڕی بوو گەڵاکەی کامەی گەورە بوو دەرمێنە وشو لەگەڵ یاد بەتنیە ئەوڕیایەوە هەر ئابڕوم چوو هەر حەیام چوو ئاسمە خای دراسەمان دەچوو چەنە باسی ئەچم مۆجی تۆزە ئیسراحە دەکەم شێتم مەکەن باشە بڕۆ لێوە تۆ وەرە واز لەوە دەنەستی کاگیاسی نییە کاگیاسین سەرەوان دوسێ ماڵ سەرودن وەڵای مریشێکی لێون بووە ئەڵێ چی بچم بۆ دۆزمانێ بە قوربانت بم نانە بۆ دەستت ماچە دەستت ماچەکەم باوکو مەسەلەی ئەوەی ترمان لێ نەیە ناناچ خۆم بۆی دۆ ناشتی وانە دەدەی نا ژەمی واری دانیشتە سووکڕ سوامانی کریستە داینەشم دانیشتە با خۆی بگەڕێ نابێ غەڵەتانە دووبارەکەیەوە أول بيش بلا هسطة بلا کاگیاسین شەکەم تۆ چیخم مريش كتشي تۆی وەڵام شو مریشە بۆ دۆزیمەوە أمرو بحكم بيني إيه؟ بحكم خريك جنينة توا هنا شتیوانی بيني مهورة بيبكن أسانشي أما بلانك دانين كبوك موازنة وجنا بينات لا يالي نمو شنو بابا شتیوانی بابا نابي خواب أتحلو خوم بيني بلان امتحان هبو بوين شو ان شاء الله بشو تعمل زيك ان شاء الله ايوه تلفوننا كده حل تشيبيني صار شو خيالانيا شو يا بابا شو بينا تلفون ياك بكردها بيت الله ما جهلنا بقينام كرت بابا جالس وقتي شغل فرتانين يا حل داني حل تشيبين راضي نام بابا شو بينا باستن فكريكم بعد برون بالكي بابينا وبالي باكو بتشا برون بالكي بابينا سبتانا فاهم وريا بس سوري باوك من زور زانا وچی عوسمانە و ئەو هەموو قۆزیێتی ناخۆشی کردووە دەبەسەوە چیتە؟ باوکەڕۆ لەو مۆ لە گوێماڵی کلکی سمۆرەیە باوكا جان بابا ده باوكا چەتی وها عینەن سینەماکان لە ئەوێنەکە و لێم دیانی هان چەتی چی دەوێ باوكا جان أتوين موبايلك بيتي بۆ خۆ موبایلە نییە؟ با هما بس وحديتي يعني من تلفوني كان بوكتشا باشە زۆر چەنە نەی ها خێرابی بڕیتەوە تو بمرة استعبوتي دەبڕۆ دێ عوسمان خەریکە ناخۆشیەکەیت کورد ناخۆشیی لوتێ بەقەدە پەتاتەیەکە مشکلانی مهموێ نارین پێم ڕازیە هستي موبايلك باوكما هستي بينا كر لا سبينكر طب زرتك برولا استا بلانك تعمل بحسك هو ما شنو بس شو بقرا اي باش موبايلي باوك وين بلا ئێستا بزانین باوکم زۆرترین پەیوەندی لەگەڵ کێ بووە نارینی دڵم کەواتە بۆمان دەرکەوت ئەو ژنێ کەورەکە باوکما قساکە ناوی نارینە ايوه خزان شي بسرعه با بڕۆمە دوای ناوی خۆم بگەڕێن هەستی زانی چەکەین ئێستا نارین بلۆکەکەم كورة بابا عيب ناني خاني داما بو بلوكي كاكا وقت بوكنا تشيا كاكا وایا أنا قساك شي عيبة اجاب اقصى كاكا شغلان رفيقي بيه شلا شويه ناسي بيه شيء طبيعي واش تمام انا بوكا كل ناري خان عيبه ولا عرق گوناحە باش بيلان با من ئەوە نارین بلۆک ئێستا من تەلەفۆنەکەم بۆ باوکم ئەنووسرێ نارین لە جادی و نووسێ هەستی يا ربي خوان زم مقبول لك اخويا لا بوكي قلنا حكون شي بلا جيان اي باوكم شي دينيت نارين لازم خليك انت انا لێگەڕ بلا جيان دوي خو مش لك تيجي باەکی بۆ
بی بابا بۆی شکناکە ئێستا تێدەگەێت کە من لەگە باوکم قسە ناکەم لە جاتی ناوی نارین هەستێک کۆنەکەیە ناوەکەی خۆم من ناوەکەی هەستیم کردۆ بە نارین ئێستا ئیتر باوکم ئەگە پەیوەندی کە من جوابێ دەمەوە ئەها وەزوڵای تێنەگەیشت خوایە گیان خوایە گیان چی لەمە بکەم من تێناگەم قوڵ بەدەست من نییە چی بکەم موبایلەکەم ئاخستەوە شوێنی خۆی زۆر باشە ئێستا من تەلەفۆن بۆ باوکمەکەم وڵای بە قورعانی من شێ دەکەن زای ملیۆ تێناگەم خوای گیان گیان دوای خۆم هەموو شتێکت تێگەێنم باشە ئێستا بێتەنگ بە دڵی من ئەلو دڵی من ئەلو قوربانی ئەو دڵە بم ئەوە چیاڵی مۆتۆ خواردووە سەوتە نەوعێکی لێ هاتووە وڵی مۆتۆم خوارد چی بکەم باوکم زۆری حەز لێ بوو زای چۆن ڕاستە باوکی توێ خەزوری من نەکات بەس پێ ناخۆشم بڵم باوکی جۆرەکەیە نانا عوسمان وا مەڵێ باوکمە دڵم بۆی ژانەکە سێ مناڵم هەیە هەرسێکیانەکەم بە قوربانی لەحزەیەکی تۆ جارە بلەیەکم هەیە بلە ژێر ئەوەی جۆرەکەیەکەوە بە چوار پێڕوە ڕوحەکەمەوە چیە و تەپە تەپە کوڕای واز لەوە بێنە پشیلێ پشیلە پشیلە لە من بەخکەیە کوڕێکم هەیە هەستی هەستی چه هەستی ناجسن ناڕەسەن ئەڵم ڕوحەکەمەوە چییە دەنگ تەواو نییە گیانە پشیلەکەی پشیلەکە هاتووتە ژوورەوە کچێکم هەیە کچی ناسک و نازدار جوان بەزەوەی تۆزێ بێعەقڵە ئەوە چییە هەستەکەم تەپەتەپێ یەک سەوتەکەت قەتع بێ قەتع بۆ ناکیانەکەمەوە شەبەکەمان تاو نییە ناریکیان بە قوربانە بم ڕۆحەکەم یەک تەکلیفم هەیە دڵم مەشکێنە گیانەکەم بڵێ هەڵم تۆزێ کامێرەم بۆ بکەرەوە داوای لەبوور نەکەم عوسێکیان باوکم نەوە بێتە سەرە ئەها لەم بینیان ماکسیکی سوورم بۆ کڕیت توخوایەک دەقە بۆم لەبەرکە بورەوە شەبەکە تاو نییە ئەڵم ڕۆحەکەم خێر بوو تەلەفۆنەکە خۆی من سەعاتێک نابێ یەکترمان بینیوە وڵای عوسمان شتێکە ویستم پێت بڵێم دڵی من باوکم ئەمڕۆ مەسەلەی قسەم لەسەری کرد وتی تۆ بێ بە یەکجاری لە عوسمان جیابیتەوە دخوا و قسانە مەکە بە قورعان بەرگە ناکەم جەڵدە لێمێ ها ئەوە شەویستم ئەو زانت من تەحمل ناکەم ها پێم وت وتم 6 مانگی تر دێتە داوام وتی شتیوانیەوە 2 ساڵە بە تۆڵێ مانگە نامانگێتر دڵەکەم من تەحمل ناکەم بەس تۆ پەلەم لێ مەکە عالم دووسێ ڕۆژێ وڵی قەناعەت بە مناڵەکانەکەم بە چاوی تۆ بۆیە عوسمانگیان لێرە پێتەڵێم ماڵاوە ئەی خۆشەویستم ماڵاوای شا سواری خەونەکانم ڕۆحەکەم دوخوا مەڕۆ دوخوا نایی ناکەم من تەحمل ناکەم بە قورعان ئەمرم أحبك إلى اللقاء حتى الحلقة القادمة بابا إلى اللقاء وبس من الفيلم مصري هبيني ما ألو غبري معكم دايغز طبعا أو بك إيه مع ميست هەستی وەسەوتە لاشەکی ئەوە تەعاڕفم پێ بکە ئەسن لەبەر شەو خۆتا قسەی نەکرد تۆ بووی ئۆی باوکم بە قورعان کڕیوە حەزی لێکم خوایە گیان خوایە گیان گوناهم سێ بووم خوا فازلۆ بێنە یاریمانەیە 10 دقیقەتر یاریمانەیە بە ڕوومی سعودیە حەبیبی بینەوە یاڵاتی کوا دەستکەکە بێن علی پێ تۆ بچۆ یاریەکەم کاکە تۆ نازانی خواز بێنە کاکە ئەو بگرە بەس باسمانی بێنە بەس باس بێنە دەستکە کاکە بلێ گیان ئەو دەستکەمان بەرێ بە قوربان قوربان شوێراهیدا بەری معافم کاکە سەگە ناوێت لەو شتێ ها زۆر بەخەوەتە ئەمە ڕۆژە بوو لێ دەرزان باشە جی بکەم من خوای یان جی بکەم بە قورعان شێ دەبم بە قورعان شێ دەبم بێ نارین هەدی بەحسەم نارین دوخوا ئاش بەرەوە
هذا بابا هل تابي دوضوا سمن جيب بابا يعني بقول أنت حملنا كم أواهي نعمل شيء دقيق بودي بشكو توزي ضلي نرم بيت ضلا كم روحا كم بخوا بيتو ناجم بخوا هربي شو يبكي أم حفتي ما دعوات وجه بقول أنا هو فويس هذه ضلا كم روحا كم بخوا بيتو ناجم بخوا هربي شو يبكي أم حفتي ما دعوات ورب حقي قرآن شاو بيناك يا تماجم بيني باشا تعبرودي أنا والله جوابي يا مو ورب حقي قرآن شاو بيناك يا تماجم بيني باشا تعبرودي وشي هو دني بلي كرمة هاي بلنا رسان ولا جيش الراوسة بوم راوسة بلا الراوسة واحد بلا توابو لا نحيدها وين وفر يا بابا ولا ناجس عمر النبي وسق سنك شنو بازي اما جوج يبدا قبزان مقاستم بيه بو بس مو لا والله جوج كله بنا اخرتي انا مؤامريك لما كنت قصب قبزان توش تغزاني ما كويس هذا ما كان تو بيلي اجي جوج كله بنا ليك والله انا ما خاطر جوج كم والله انا اقول ايوا بونها ناجسنينا نارسنينا دبو معلوماتان او باللي جيجن بكنو ناشت به او شنو هلينم ده والله نايبيني